یەکێک لەو شانازانەی کە بەر یەکێتی نیشتیمانی کوردستان کەوتووە ئەوەیە کە بە حزبی شەهیدان ناو دەبرێت. ئەم شانازیەش لە بەرامبەر ئەو قوربانیدانەی ڕۆڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە پێناو بەرگریکردن لە خاچی کوردستان و دۆزی ڕەوای گەلی کورد خوێنی خۆیان تیایدا بەخشیوە. سەرۆک مامجەلال بۆ ڕۆژی شەهیدانی یەکێتی دەڵێت ڕۆژی شەهیدی یەکێتی و شۆڕشی نوێ ڕۆژی سەردانەواندنە بۆ یاد و بیرەوەری گیانبازانی نیشتیمان کە ڕۆح و گیانی خۆیان بەخشی بە ڕزگاری وڵات. یەکێک لەو شەهیدانەی یەکێتی کە ڕۆڵێکی دیار و کاریگەری هەبووە لە ڕوبەڕووبوونەوەی بەعس و بە سزاگەیاندنی خائینان لە ناو شاردا عەبدولمەسیح پۆڵس لێوە ناسراو بە شەهید سۆران مەسیحی بووە. شەهید سۆران مەسیحی لە بنەماڵەیەکی تێکۆشەری کوردایەتی لە شارۆچکەی عەنکاوە لەدایک بووە. لە ساڵی 1970 پەیوەندی بە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەکات و لە ساڵی 1970 چەکی بەرگری لەشان دەکات و دەبێتە پێشمەرگە. شەهید سۆران مەسیحی یەکێک بووە لە پێشمەرگە نەبەردەکانی تیپی 85 بەڕانەتی. شەهید سۆران وەک مەسیحیەکی عەنکاوە خاوەن بیرێکی بەهێزی کوردایەتی بوو، ئاسی ڕۆشنبیری بەرز بوو، پێشمەرگەیەکی ئازا و چاونوترسی یەکێتی بوو. لە ناو شاردا بۆسەی بۆ پیاوانی ڕژێم و ئەمنەکان دادەنا و لێی دەدان. شەهید سۆران وەکو مەسیحیەکی خەڵکی کوردستان شارۆچکەی عەنکاوە لە ساڵی 1970 پەیوەندی کرد بە ریزەکانی یەکێتی وەکو پێشمەرگە، دەست بە خەبات و وچانی کرد دژ بە ڕژێمی بەعسی فاشست بۆ چەسپاندنی مافی گەڵی کوردستان. شەهید سۆران مەسیحی بەهۆی ئەوەی کە پێشمەرگەیەکی قارەمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، بەردەوام خانەوادەکەی لەلایەن ڕژێمی بەعسەوە دووچاری ئەشکەنجە و گرتن و زیندانی بوونەتەوە. هەر بۆیە بە ماوەیەکی کەم لە شەهیدبوونی شەهید سۆران ڕژێمی بەعسی لە ناوچوو دەکەسی خانەوادەکەی دەستگیر دەکات و دواتر 8 کەس لە خانەوادەکەی شەهید سۆران کە لە نێویاندا باوک و دایک و هاوسەر و کچە ساواکەی و 4 خوشی گولەباران دەکات و شەهیدیان دەکات. لە دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 بە هەوڵی کۆسەر ڕەسوول عەلی سەرۆکی ئەنجومەنی باڵای بەرژەوەندی و سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تەرمی شەهید سۆران و 4 کەسی دیکەی بنەماڵەکەیان دەدۆزرێتەوە و لە گۆڕستانی عەنکاوە بە خاک دەست پێ بدرێن. ئەوجا وەختی عەفومان دەرچوو هاتمەوە گۆتی سۆران کوشت. ئەو وەختەی کوشتیان هینایە بۆ منەزەمەی عەنکاوە حەزب البەعس فاسش بوو، ئەوەیان بردیان لە قەبرێ و وەختی هاتمەوە ئەنتیفازە بوو هینایتمە قەبریە قەبری داکم بابم هەموویان بەس سێبەر و ژاڵە و خوشکەکانم نازانم لە چێن دەرێ. شەهید سۆران مەسیحی لە ساڵی 1956 لە عەنکاوە لەدایک بووە، مامۆستای ناوەندی ئیسکان بۆ لە شاری هەولێر. لە ساڵی 1970 دەبێتە پێشمەرگە، لە سنووری مەڵبەندی 3 دەبێتە کادری کۆمەڵایەتی. بەهۆی خۆراگری و ئازایەتیەوە شەهید سۆران دەبێتە مەفرەزەی ناوشار و چەندین چالاکی زۆراوجۆر و گورزی کەمەرچێن لە ئەمن و استیخباراتەکان دەدات. لە ڕۆژی 14 ساڵی 1970 لە ناوچەی پیرزینی سەر بە شاری هەولێر شەهید دەبێت. جگە لە خۆی 8 کەسی بنەماڵەکەی لە یەک ڕۆژدا شەهید دەکرێن. کاروانی شەهیدانی یەکێتی بێکۆتایە کە بۆ ڕابردوو ئاور بدەینەوە وێنە و سەروەری و قارەمانێتی زیاتر لە 20,000 شەهید دەبینن. هەر بۆیە یەکێتی لە خانەی زێڕینی شەهادەتیشدا داهێنانی مەزنی کرد. بە جۆرێ لە خۆڕانیە کۆمەڵانی خەڵکی کوردستان ناوی حزبی شەهیدانیان لە یەکێتیەکەی مام ناوە. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.